ڕۆژەکانی ئیداری سەربەخۆی سۆران لە ساڵی 2022. پشتی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەواوی هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران جێگای خۆشحاڵیە کە ئەم ساڵە ئێمە توانیتمان بژانەوەیەکی باش لە ڕووی جێبەجێکردنی ئەم پرۆژانە ئیدارەی سۆران بەخۆیەوە ببینێتن. کاروانی ئاوادانی لە هەموو بوارەکانی ڕێگاوبان و ئاو کارەبا و زۆربەی قەزا و ناحیە و گوندەکانی گرتووەتەوە. لە چوارچێوەی کار و پرۆژە بەردەوامەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2022 ئیدارەی سەربەخۆی سۆران شۆڕشی خزمەتگوزاری لە بوارە جیاوازەکان دەست پێکرد. ئەوەی گشتی پرۆژەکان 128 پرۆژە بوون کە بە هەوڵی بەردەوامی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران هەڵگورد شێخ نەجیب بوو بە پاڵپشتی ڕاستەوخۆی سەرۆکوەزیران ڕێزدار مەسرور بارزەنی جێبەجێ کراون. ئەمە جگە لەو پرۆژانەی کە لە کاتی قەیرانی دارایی وەستا بوون و لە ئێستاشدا کارەکانیان بە کۆتا هاتوون. یەکێک لە پرۆژە استراتیژیەکان پرۆژەی دروستکردنی دووسایدی سپیلک خەلیفانە کە بە درێژایی 8 کیلومەتر و بە گوژمەی زیاتر لە 64 ملیارد دینار لە ڕێکەوتی 15 ئەیلولی 2022 بە ئامادەبوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردی بناغەکەی دانرا و لە ئێستاشدا لە قۆناغی جێبەجێکردندایە. بەپێی پلانی ئیدارەی سەربەخۆی سۆران پرۆژەکان بە شێوەیەکی دادپەروەرانە و بەپێی پێویستی بوارەکان بەسەر قەزا، ناحیە و گوندەکاندا دابەش کراون. لە قەزای ناوەندی ئیدارەی سۆران 67 پرۆژە کە دەگاتە لە 153 پرۆژەکان، هەروەها لە قەزای مێرگەسۆر 28 پرۆژە کە لە 122 پرۆژەکان پێک دەهێنێت. هەروەها لە قەزای ڕواندز 14 پرۆژەن کە لە 111 پرۆژەکانە و لە قەزای چۆمانیش 18 پرۆژە کە لە 114 ڕێژەی پرۆژەکان پێک دەهێنێت. جۆری پرۆژەکان لە هەریەک لە سێکتەرە جیاوازەکانی ڕێگاوبان 152 بینایە 108 ئاو 113 ئاوەڕۆ 110 کارەبا 112 و هەروەها 105 پرۆژەکانی دیکەش جۆراوجۆرن کە لە گرنگترینیان پرۆژەکانی بواری وەرزشن کە بریتین لە نۆژەنکردنەوەی یاریگای نێودەوڵاتی ڕەواندز و ئەو کات بڕیاریش وایە کە چەند پرۆژەیەکی تری دیکەی وەرزشی جێبەجێ بکرێن. استراتیژیەتی سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش دروستکردن و نۆژەنکردنەوەی ڕێگای گوندەکان و گەیاندنی خزمەتگوزاری تۆڕی ئاوی خواردنەوە و کارەبا بووە، بۆیە لە 130 بودجەی تەرخەنکرا و بۆ گوندەکان بووە بە شێوەیە کە نزیکەی 400 گوند ڕێگای ڕەز و باخ و کوێستانەکان دروست کراوە و نۆژان کراون. جێبەجێکردنی چەند پرۆژەیەکی گەورە بۆ گوندەکان لەوانەش دروستکردنی ڕێگای گوندی شێخان، بابکێ، گەزنا، بێخاڵ، ڕێگەی نیوانبار، زانسەڤرا، جوندیان کاولۆکان، کەڵێتە، پیران مێرگەسۆر، ساوە و گوندی باژێر لەگەڵ چەندین پرۆژەی تر کە کۆی گشتی پرۆژەی ڕێگاوبانی گوندەکان زیاتر لە 20 ملیارد دینار بووە. لە لایەکی دیکەوە ئیدارەی سەربەخۆی سۆران زیاتر لە 20 بنکەی تەندروستی و سەرووی 100 قوتابخانەی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران نۆژەن کردوونەتەوە. لە بواری ئاوەڕۆژدا نزیکەی 130 پرۆژە گەورەکانی ئاوەڕۆی ئەنجامداوە کە بڕی گوژمەی بە نزیکەی 3 ملیار و نیو دیناری بۆ تەرخان کراوە. پرۆژەکانی ئاوەڕۆ وەکو پرۆژەی ئاوەڕۆی سندوقی لە دیانایکۆن، گەڕەکی نەورۆز و گەڕەکی برایەتی و جوندیان، دروستکردنی ئاوەڕۆی لولەیی لە گەڕەکی ئەیلول، دروستکردنی جۆگەی کراوە لە گوندی هەسنێ و قەزای چۆمان، هەروەها چەندین پرۆژەی دیکەش خراونەتەواری جێبەجێکردنەوە. لە بواری کارەباشدا ڕاکێشانی هێلی کارەبای سەرەکی نێوان سۆران چۆمان حاجیۆمەران، پرۆژەکانی ڕوونەکردنەوەی شەقامەکان لە قەزای سیدەکان، مێرگەسۆر، قەزای ناوەندی ئیدارەی سۆران لە پرۆژە استراتیژیەکانی بواری کارەبا لە ئیدارەی سۆران بوونە. ئەو کات ڕێژەی جێبەجێکردنی پرۆژەکانی بونجەی پەرەپێدانی پارێزگاکانیش 22 پرۆژە بە کۆتا هاتوون
کە 14 پرۆژەی دیکەشیان لە سەرەتای ساڵی 2023 کۆتاییان پێدێت. بڕیار وایە لە ساڵی نوێی 2023دا ئیداری سربەخۆی سۆران چەندین پرۆژەی خزمەتگوزاری دیکە پێشکەش بە هاوڵاتیان بکات.